ئەمانی تر بابەتی منە. بەبستم چیە لەوەی کە بابەتی منە، چونکە ئەڵێن زۆر جار خانمان زۆر گرنگی بە پێستیانەدەن کە پەڵەی نەبێ، زیبکەی نەبێ، پێستێکی بێخەوش و جوان بێت. پیاوان خۆیان جوانن نانە پیاوان هەر بەخۆتان قۆزن یەک عینەکی ڕەشی هەتاوی لە چاوەکەنی تر کێشەمانە هەر زۆر جوانە هیچتان ناوێ. ئێمەش بەڵام هاکار ئێستا جگەلەوە گەنجان، کوڕان، پیاوان گرنگێکی تایبەت ئەوانش بە پێستیان بێگومان ڕاستە کە ئەچیتە سنتەرەکانی جوانکاریە بینی دێن لەیزەری ئەوەندەی پیاو هەیە ئەوەندەی ئافرەت نییە. ئاخر هەرچەند منتم بابەتیان بەڵام بەگشتی بابەتێکە کە ئەیتر وەرزی هاوینە، گەرمای هاوین دێت، تیشکی خۆر زۆر بەڕاستە و خۆ لێمانەدات کێشەکانی پێست دروست دەکات. ئەمەش گرنگە کە بزانین چۆن بتوانین چارەسەریان بکەین. لەسەر ئەم بابەتە میوانمان دەبێ دکتۆرە کەژان عەلی تۆفیق لە سلێمانی و لە ستۆدیۆ سلێمانی لەگەڵمان دەبێ. دکتۆرە کەژان بەیانیت باش بێ، خۆشحاڵین بەم بەیانیە لەگەڵمانی. بۆچی با بڵێن ئافرەتان یاخود خانمان زیاتر گرنگی بە پێستیان دەدەن؟ ئایا بە تەواوی بەو شێوەیە کە پێستی خانمان ناسکترە پێویستی بەوەی کە چاودێری زیاتر بکرێت یاخود بۆ پیاوانی شەمان شتا؟ جا بەیانیت باش دکتۆرە. بەیانی ئێوەش باش، زۆر سپاس بۆم دەرفەتە، خۆشحاڵم. بەنسبەت جوانکاریەوە بەڕاستی ئەمە خۆی غەریزەیەکە لە هەموو مرۆڤێکە، لە هەردوو ڕەگەزەکە و لە هەموو تەمەنێکە. ئێمە بینین مناڵ کە تازە پێگرێت چێتە بەر ئاوێنەکە و میکەپەکەی دایکی بەکارێنێ. بەڵام بێگومان ئافرەت زیاتر گرنگیە بە پێستی یەکێکە لە شتەکان کە شتێکی دەرونیە، حەزەکە بە جوانترین شێوە دەرکەوێ و پیاوانیش بە هەمان شێوە ئێستا ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبینین سەردانمانەکەن، هەر کێشێکی پێستیان هەبێ یا جوانکاری هەر ئەوانیش یەن بۆ چارەسەر. ئەمە شتێکە هەمومانەی زانین وابزان. باشە دکتۆرە کەژان، بابینە سەر پرۆداکتەکانی بەکارهێنانی ئەو بابەتانی کە پەیوەستە بە پێستەوە. ئایا دروستە کار هەر لە سەرەلبیانیەوە هەستی کۆمەڵێ لەم پرۆداکتانە بەکاربهێنی ئینجا بچیتە دەرەوەی لە ماڵ، یان یەک بەکارهێنانی یەک دژەخۆر بە تەنیا کیفایەتە بۆ ئەوی کە پێستت بپارێزی؟ پێش بەکارهێنانی دژەخۆر ئێمە بەیانیان کە هەڵەسین پاکردنەوەی پێستمانە، لەبەرەوەی لە ماوەی شەوەکە کاتی نووسن هەندێک ڕژێنەکان چەوری دەرەکەن و ئەو هەندێ شتیش هەیە کە لە جەوایە وەکو تەپوتۆز هەندێک جار ئەبێتە هۆکارێک بۆ داخستنی کونیلەکان، لەبەرەوە یەکەم شت کە هەڵەسین بەیانیانە بێ دەموچاومان بشۆین وەشتنەکەژە بێ بە پاکەرەوەی تایبەت بێ بە جۆری و پێستە. بۆ نمونە ئەو پاکەرەوەی بەکارێنین بۆ پێستی چەور ناگونجێ بۆ پێستی وشک، لەبەرەوە بێ بە هۆکارێک بۆی زیاتر وشک بێتەوە. ئەو پێستە وشکانە بێ بە پاکەرەوەیک بەکاربێنن کە شێدارکەرەوەی تیابێ. دوای پاکردنەوەکە ئێمە کرێمی ڕۆژمان هەیە کە ئەویش دیسانەوە ئەبێ بە گوێرەی پێستەکە بێ و پێویستی ئەو پێستە. دواتر ئەگەر چوینە دەرەوە لە ماڵ ئەو کاتە دژەخۆر بەکارهێنین. هەندێک جاریش تیشکی خۆر زۆر لێمانەدا لە ناو ماڵەکانە، هەندێک ماڵ هەیە ڕۆ خۆرە، ئەوەش هەر دژەخۆر بەکاربهێنرێ باشە. باشە دکتۆرە، ئێستا وەکوی کە سۆڤان سەرەتا باسی کرد بابەتەکە زیاتر خانمانەیە، بەڵام ئێستا بۆ پیاوانی شەمە خۆشت تاکیدت لەوە کردەوە دەگونجێ، ینی ئێستا ئێمە لە وەکو پێشکەشکار ڕۆژانە وەکو خانمەکان شتێک میکەپ دەیکەین، تا چەند دەتوانین ئەم میکەپە بە دەموچاومان بمێنێتەوە بۆی کە کاریگەری لەسەر پێستمان دروست ناکە، یان دەبێت بە خێراترین کات لای بدەین؟ بێگومان هەموو میکەپێک باشتر وایە بە زووترین کات لابرێ لەسەر پێست، لەبەرەوەی بێتە هۆکارێک بۆ داخستنی کونیلەکان یەکەم، دووهەمیش هەمووی موادی کیمیایی تایە بمانەوێ نەمانەوێ، تەنانەت ئەوان میکەپانش کە کواڵیتیان بەرزە هەر هەندێ مواد و بۆ نوڕەنی تایە لەوانەیە باشتر وابێ ماوەی بەرکەوتنمان کەمکەینەوە. باشە دکتۆرە، بەڕاستی ئەوەی کە ئێستا سۆشیال میدیا بەسەر خەڵکی هێناوە ئەتوانین بڵین کارەساتە، چونکە ئێمە دواتر بوونەوەرێکین کە خوددا دروستی کردوین و ئاسایی ئەگەر لەسەر پێستمان کێشەیەکی ئاسایی هەبێت یاخود زیبکەیەک هەبێت یاخود هەیە بە جدی پێستێک کە ئەوەندە ساف بێ ئەڵێ ئەمە بە فۆتۆشۆپ دانیشتوی خەریکی بووی، ئەوەی کە لە سۆشیال میدیاکان هەیە
تا چەند ناڕاستە و پێستێکی دروست و تەواو چ جۆرە پێستێکە ئەبێ نەکونی لی تیاابێ نەخەوشێکی تیاابێ نەزیبکەی پێوە بێ نە هیچ پەڵەیەکی بێ ئایا وایە؟ نەخێر لە ڕاستیە ئێمە وەکو خۆت باسی کرد مرۆڤین بەرەو ڕووی کۆمەڵێش دەبینەوە هەندێک هۆکار هەیە بۆ ماوەیە ئەوانەی کە پێستیان زۆر ساف و جوانە تەنانەت لە جیناتیانایە تەنانەت کارۆنە تەمەنێکی پێشیشەوە لە پیریشە هەر پێستیان سافە و کێشەی نییە هەندێک کەسیش بەهۆی تێکچوونی هۆرمۆنەوە بەهۆی باری دەرونیەوە بەهۆی ستایلی ژیانیانەوە ئێمە زۆر گرنگە بزانین کە زۆر شت هەیە پەیوەندی بە ستایلی ژیانمانەوەیە هۆکارێکە بۆ دروستبوونی کێشە لەسەر پێست بۆ نمونە خۆراک خواردنەوەی ئاو بەرکەوتنی هەتاو هەندێک پیشە هەیە کە هۆکارە بۆ نمونە بەرکەوتنی مەوادی کیمیاوی ئەوانەی کە لە کارگەکانە ئیشەکەن بۆیە ئێمە بێ ڕچاوی هەموو ئەم شتانە بکەین و هەر کێشەیەکیش دەرکە و باشتر وایە بە زووترین کات چارەسەر کرێ بۆی زیاتر نەبێت چکە دواتر لەوانەیە چارەسەری قورس بێ. باشە دکتۆرە کەژان وەک دەزانین لە تەمەنی هەرزەکاری زیاتر دەموچاویان تووشی زیبکە دروستبوون و ئەم بابەتانە دەبێت چه هۆکارێکی دیکە هەیە وا دەکات کە زیبکە یاخود پەڵە لە دەموچاوی کەسەکان دروست بێت؟ بەڵێ وەکو باسم کرد ئەم هۆکارانەی ئیستا هۆکارە وەکو خۆراک وەکو خواردنەوەی ئەوانی کەم ئاو خۆنەوە دووچاری کێشەی پێست دەبن و چونکە ڕێژەی ئاو لە ناو خانەکانی پێستا کاتێکەمە بێتەوە پێستەکە زوو چرچە بێ و ئەوانش کە پێستیان چەورە ئەو چەوریە خەسترە بێت چونکە ئاو کەمە خۆنەوە زیاتر دووچاری زیبکا بن. بۆ ئێمە بێر چاوی ئەم شتانە هەمووی بکەین هۆشیاریکی تەندروستی بڵاوکەینەوە لە ناو خەڵکیە کە چۆن دەبێ خۆراکیان تەندروست بێ ئاو زۆر بخۆنەوە وەرزش بکەن پاکردنەوەی پێستیان خۆ پاراستن لە تیشکی خۆر بەپێی توانە ئەمانە هەمووی هۆکارە ئەگەر کێشەیەکی تەندروستیش هەبێ زوو چارەسەرکرێ وەکو باسم کرد کێشەی هۆرمۆنی هەندێک جار کەم خوێنیش هۆکارە بۆ دروستبوونی پەڵە لەسەر پێست بەکارهێنانی هەندێک دەرمان لە کاتی نەخۆشیە بۆ نمونە ئەو ئافرەتانەی کە حەبی بەرگری گرتن وەرەگرن لە دووگیانی لەوانەیە دووچاری پەڵە بنەوە ئەوانەی کەم خوێنن دەبێت بە زووترین کات چارەسەری کەم خوێنیەکەیان بکەن سەردانی پزیشکی پسپۆری خوێن بکەن بۆ ڕاستکردنەوەی ڕێژەی خوێنیان چونکە ئەویش هۆکارێکە بۆ دروستبوونی پەڵە. باشە دکتۆرە لە باوترینی ئەو نەخۆشیانەی کە تووشی پێستە بن لە هاوینانە چ جۆرە نەخۆشیەکە چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین؟ زیاتر بەرکەوتنی هەتا و گەرمی کە هەردووکی دوو تونوتیژیە ئێمە لە زستانە بەرکەوتنی هەتا و مالەوانەیە ئەوەنە زیانی نەبێ وەکو هاوین لەبەرەوەی یەک تونوتیژیە ئەویش تشکی سەروە نەوشەیە کە ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی پەڵە بەڵام لە هاوی ناسەیرەکەی گەرماکەشی لەگەڵا زیاتر زیان بەو پێستە ئەگەیەنێ بۆیە ئێمە ئاڵێن لە هاوی نازیاتر هەوڵ بین بەرکەوتنی گەرمامان نەبێت و دژەخۆر بەکاربێنین هەرچەنە بەکارهێنانی دژەخۆر دەبێ هەموو هەر چواروەرزەکە بێ لە زستانیشە لە هەر چواروەرزەکە تەنانەت ڕۆژی هەور و بارانیش دەبێ ئێمە دژەخۆر بەکاربێنین بۆچی لەبەرەوەی تشکی سەروە نەوشەیی کە هۆکارە بۆ دروستبوونی پەڵە لە هەوریشەوە یەت ئەگاتە سەر پێستمان هەور تەنها ڕووناکی تشکی خۆر ئەگەڕێنێتەوە. باشە دکتۆرە ئەگەر وایە ئەو دژەخۆرانی کە بەکاری هێنینە بێ SPF-ەکەی چەند بێت چونکە ئەڵێن ئەگەر تەنانەت 90 و 80 بێ ئەو تەنە کاری لە 150 ئەکات بۆ ئێمە باشترین جۆر چییە لە 100 چەند بێت SPF-ئەکەی؟ بەڵێ من حەزەکەم ڕوونکردنەوە بم لەسەر ئەو ژمارەیە SPF-C یا 50 یا 70 ئێمە هەموو کەسێک هەموو مرۆڤێک جۆرێکە ڕادەیەکە هەستیاری بۆ هەتاو هەندێک کەس 5 دقە لەبەر هەتاوە بێ دەموچاوی سوورە بێتەوە هەستیارە هەندێک کەس سەعاتێک لەبەر هەمان شوێنە ئەوەستێ دەموچاوی هەستیار نابێ بۆیە ئەو فاکتەرە ئەوەی ئەوەندە جار بۆ نمونە ئەگەر ئێمە بە 5 دقە دەموچاومان سوور بێتەوە لەبەر هەتاو بەبێت بەکارهێنانی دژەخۆر ئەگەر دژەخۆرێکی SPF-C بەکاربێنین دووجای سی ئەبێتەوەواتە بە 150 دقە اینجا پێسمان سوورە بێتەوە کەواتە ئەوەنە جار چەند بە ئەو ژمارەی کە لەسەر SPF-ەکەی چەندە لەسەر دژەخۆرەکە ئەوەنە جار پێسمان پارێزراوە بێ وەکو کات بەڵام ئێمە ئەڵێن دژەخۆر قەڵغان نییە دژەخۆر بەشێ لە زەرەری و زیانی خۆر
ئەگەڕێتەوە 100% نییە بۆیە ئەوانەی کە دژەخۆر بەکارێنن زۆر ئازاد نین بە کەیفی خۆیان چەند بیانێ بچنە بەر هەتاو دیسانەوە بێ خۆیان پارێزن. بەڵێ دکتۆرە کەژان علی تۆفیق پسپۆڕی نەخۆشیەکانی پێست لە سلێمانی لەگەڵ مامووی زۆر سپاس بۆ تۆ دکتۆرە. سپاس دەکەین.